هەریەک لە نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا و بەریتانیا داوایان لە دەسەڵاتدارانی عێراق کرد بە کوژانی شرۆڤەکاری بواری ئەمنی هیشام هاشمی دەستگیر بکەن بۆ ئەوەی سزای تون بدرێن. هاوکات مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنیدا بە کوژانی هیشام هاشمی دەستگیر بکات. لای خۆیەوە جینین هینس بلاسخارد نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ عێراق لە تویتێکدا سەبارەت بە ڕووداوی تیرۆرکردنی هیشام هاشمی نووسیوێتی تووشی شۆک بووین کاتێک هەواڵی تیرۆرکردنی دکتۆر هیشام هاشمیمان بیست و بە توندی ئەو کردە چەپەڵ و قێزە و نەئیدانە دەکەین و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی کەسوکار و دۆستانی هیشام هاشمی دەکەین. لە بەشێکی دیکەی تویتەکەیدا جینین هینس بلاسخار داوای لە حکومەتی عێراق کردووە کە بەپەلە بکوژانی هیشام هاشمی دەستگیر بکات بۆ ئەوەی بدرێنە دادگا تا سزای تون بدرێن. لەلایەکی دیکەوە باڵوێزخانی ئەمریکا لە بەغدا لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە داوە کە نێردەی ئەمریکا لە عێراق لە هەمبەر تیرۆرکردنی شرۆڤەکاری بواری ئەمنی هیشام هاشمی هەست بە نیگەرانیەکی قوڵ دەکات. لە ڕاگەاندراوەکەی باڵوێزخانی ئەمریکا لە بەغدا داوا لە حکومەتی عێراق کراوە ئەو کەسانی کە بەرپرسن لە تیرۆرکردنی هیشام هاشمی دەستگیر بکات بۆ ئەوەی بدرێن بە دادگا. لای خۆیەوە ستیڤن هیکی باڵیۆزی بەریتانیا لە بەغدا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر سەبارەت بە تیرۆرکردنی هیشام هاشمی نووسیوێتی بیستنی هەواڵی تیرۆرکردنی هیشام هاشمی زۆر ئازاری دام چونکە عێراق یەکێک لە باشترین کەسە ئازا و خاوەن هزرەکانی لە دەستدا. ئەوەیشی نووسیوە نابێت ڕێگە بدرێت ئەو هێرشانە بەردەوام بن. پێویستە حکومەتی عێراق بە پاڵپشتی کۆمەلگای نێودەوڵەتی تاوانبارانی ئەو ڕووداوە دەستگیر بکات تا سزای تون بدرێن. هاوکات دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق پەیامێکی لەسەر تیرۆرکردنی هیشام هاشمی بڵاو کردەوە و ڕایگەیاند تاوانێکی قێزەونە کە مرۆڤی عێراقی و مافەکانی ژیانی بە شێوازێکیش کۆمەندانە بە ئامانج دەگرێت. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە تویتێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر ڕایگەاند کوژرانی چاودێری بە توانای نیشتیمانی و ڕازگۆ هیشام هاشمی لە سەردەستی لە یاسالادەران تاوانێکی قێزەونە کە مرۆڤی عێراقی و مافەکانی ژیانی با شێوازێکیش کۆمەندانە بە ئامانج دەگرێت. تاکیدیش دەکاتەوە لانیکەم ئەرکی ئەماشکراکردنی تاوانباران و ڕادەستکردنیانە بە دادگا لە پێناوی ئاسایش و ئاشتی لە وڵاتدا. هاوکات محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاگەاندراوێکدا داوای لە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کرد بە زووترین کات لێکۆڵینەوەکانی تایبەت بە تیرۆرکردنی هیشام هاشمی بۆ ڕایگشتی ڕابگەن و ئەو کەسانش کە تێوەگلاون لە تیرۆرکردنی هیشام هاشمی ئاشکرا بکرێن. هەر لەو چوارچێوەیەدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە هەمبەر تیرۆرکردنی هیشام هاشمی بەڵێنیدا بکوژانی هیشام دەستگیر بکات. هەروەها ڕێگە نەدات شەپۆلی دووەمی تیرۆر سەر هەڵبدات و هەوڵەکانیشی دەخاتە گەڕ بۆ ئەوەی چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێت. مستەفا کازمی لە ڕاگەاندراوێکدا ئاماژەی بەوە داوە زۆر بەداخەوە هەوڵی تیرۆرکردنی شارەزای استراتیژی هیشام هاشمی بیست و ڕایگەاند. هیشام هاشمی جگەلەوەی کاریگەری لەسەر ڕاوبۆچوونەکانی سەرگۆڕەپانی نیشتیمان هەبووە هەروەها یەکێک لە پاڵپشتیارانی هێزە ئەمنیەکان بوو لە شەڕەکانی دژ بە داعش. شەوی دووشەممە شرۆڤەکاری بواری ئەمنی هیشام هاشمی لە بەردەم ماڵەکەی خۆی لە ناوچەی زەیونە لە شاری بەغدا لەلایەن ژمارەیەک چەکداری نەناسراوەوە تیرۆر کرا. هیشام هاشمی ساڵی 1973 لە بەغدا لەدایک بوو و شارەزا و شرۆڤەکار بووە لە بواری گروپە چەکداریەکان و چەندین لێکۆڵینەوەی لەو بوارەدا هەیە.